سعات 2 دوانیوەڕۆی ئەمڕۆ لە ئوردوگەی ناوەندی کۆمەڵە با بەشداری هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و ژمارەیەکی بەرچاو لا کادر و ئەندامان ڕێوڕسمێکی پرسە و سەرخۆشی با بۆنی لە سێدارەدانی حەبیب و عەلی ئەفشاری بەڕێوەچوو. هاوڕێیان و کادر و ئەندامان پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستەی هاوڕێ ڕەشید ئەفشاری ئەندامی کۆمەڵە کردو خۆیان بە شەریکی غەم و پەژارەیان زانی. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی لە قسەوباسێکی کووردا وێڕای سەرخۆشی لە بنەماڵەی ئەفشاری کۆمەڵەشی بە خاوەن پرسەکە زانی و ڕایگەیاند خەبات و تێکۆشانی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بە لە سێدارەدانی ئەم هاوڕێیانە ڕاناوەستێت و لە سێدارەدانی حەبیب و عەلی ئەفشاری زیندانیانی سیاسی کورد گەلی کورد بۆ گەیشتن بە داخوازیەکانیان سوورتر دەکات. لەلایەن هەموو ڕفیقەکانەوە سەرخۆشی بکەم لە کاگڕەشید و لە هەموو بنەماڵەی تێکۆشەری کاگڕەشید و ئەوەش ڕابگەێنم کە کاگڕەشید بەتەنیا نییە، ئێمە هەموو خۆمان بە ساحیبی سەرخۆشیەکە دەزانین. ئەو برایانەی ئەو دوو هاوڕێی ئێمەش بوون و دوو برای ئێمەش بوون کە بەداخەوە لە ڕووداوێکی ناخۆشدا دەستگیر کران و دوایش لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئیعدام کراون. بەداخەوە ئێمە لە وڵاتێک دەژین کە هیچ یاسایەکی ئینسانی و نێونەتەوەی قبولکراوی دنیای قبول نییە و بە غەیری زمانی ئاگر و ئاسن هیچ شتێک بەڵەد نییە. کاک حەبیب و کاک عەلی چوونە ڕیزی کاروانی ئەو شەهیدانەوە کە لە خەباتی 36 ساڵەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە هەموو شوێن و ناوچەکانی ئەم کوردستانە گیانیان بەخت کردووە. بێگومان خوێنی ئەوانەون نابێ. ئەو یادامە سیاسیانە ڕاستە کۆستێکی گەورەیە بۆ بنەماڵە و کەسوکاریان و بۆ ئێمەش وەکو دۆست و هاوڕێیە، بەڵام هیچ گومان لەوەدا نییە کە سەرنجام ئەو خوێنانە پێی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە نەکەر لە دنیادا ئەوەندەی دیکە ناوزراو دەبێ، بەڵکو لە بەرچاوی میلەتی کورد لە کوردستانی ئێران ناخۆشەویستتر و نەفرەتکراوتر لێ دەردێ. کاروانی خەباتی ئێمە بەوانە ناوەستێ. خەباتی بەردەوامی ئێمە چ لە بواری ڕێکخستن، پێشمەرگایەتی و هەموو بوارەکانی دیکە بەردەوامە. ئێمە ئەو بەڵێنەی کە بە بزوتنەوەی کوردستان و بەگەلی کوردمانداوە لە کوردستانی ڕۆژهەڵات لەسەری سووری دڵنیام نە ئیرادەی کاگڕەشید لە تێکۆشەرانی دیکەی ریزەکانی کۆمەڵە بەوە سست نابێت و سەرنجام سەرکەوتن بۆ ئازادیە، سەرنجام سەرکەوتن بۆ عەداڵەتە، سەرنجام سەرکەوتن بۆ گەلی ستەمدیدەی کووردە و لەو پێناوەشدا کۆمەڵە هەرچی پێویستە دەیکا هیوادارم کاگڕەشید خۆی بەتەنیا نەزانێ. سەرخۆشی ئێمە هەموومان ئەو وەکیل بێ بە خانەوادەی خۆی ڕابگەیەنێ. ئێمە خۆشمان بە ساحب سەرخۆشی دەزانین و شەهیدی ئێمەشە. هەرەوەندە دەتوانم بڵێم کە ئەوەی کە ئینسان هەست بکە کە میلەتێکی گەورە، کۆمەلگایەکی گەورە شەریکی خەمیەتی و هاوخەمیەتی دڵنیام لە خەمی کاگڕەشید و بنەماڵەکەشی کەم دەکاتەوە. سەروەری بۆ هەموو شەهیدان و گیان بەختکردوانی کۆمەڵە و ڕێگای ڕزگاری کوردستانە. منجانشی دیکە سەرخۆشیتان لێ دەکەم و ئێمە بە شەریکی خەمی بۆساستە. هەر لەم پەیوەندیەدا سکرتارێتی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند ماشینی سەرکوتوو مرۆڤکوژی کۆماری ئیسلامی دەورێکی خێراتری بەخۆیەوە گرتووە و لا زیندانی ورمێ 5 چالاک و هەڵسوڕاوی کوردی لە سێدارە داوە. ئێمە ئەو جنایەتانە بە هەر بیان و پاساوێک بێ بە توندی مەحکوم دەکەین و داوا دەکەین لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ
ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات زیاتر لە هەموو کاتێ بە هەوڵەکانیان لە ناوەندە نێودەوڵەتیەکان گوشار بۆ ڕژیمی سێدارە بێنن تا دەست لە تاوانەکانی هەڵگرێ. لە هەمان کاتدا پێویستە لە ناوخۆی وڵات چی دیکە لە بەرامبەر جنایەتەکانی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبین و بە پێکێنانی کۆر و کۆمەڵی جۆراوجۆر دەنگی ناڕەزایەتی بەدەسەڵات و دنیای دەرەوە بگەێنین. بێشک ئەگەر ئێعدامکردن و لە سێدارەدان کاریگەر بوایەت، خەبات بربەرەکانێ و وەستانەوە لە بەرامبەر دەسەڵات و دەسەڵاتدارانی ملهوردا کۆتایی پێئەهات. بەڵام هەروەک دەبینین و ئەو کردەوانە نە ئەوەی جەماوەری خەڵکی وەزاڵە هاتوو چاوترسێن ناکات، بەڵکو بێزاری، نەفرەت و تووڕەی خەڵک بەرینتر و بەهێزتر دەکات. لە کۆتاییدا سەرخۆشی خۆمان ئاراستەی جەماوەری خەڵکی کوردستان بەگشتی و بنەماڵەی ئێعدام کراوان بە تایبەتی دەکەین.